دیارە سەبارەت بە وەستانی پشکنین لە سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە. یەکەمیان نەمانی پێداویستی تایبەت بە پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنا و خاڵی دوێمێنە و ئاڵ و گۆڕی ئیدارەی کە لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین ئەنجام درا. دیارە لە ئێستادا بەڕێوەبەری گشتی نوێی تەندروستی ڕاپەڕین دەست بەکار بووە و ئێمە ئامادەکاریمان کرۆ بۆ ئەوی لە زووترین کات دەست بکەین بە ئەنجامدانی پشکنین. لە ئێستادا کۆمەڵێک مواد و پێداویستی دابین کراوە. ئینشاءڵڵا لە چەند ڕۆژی داهاتوودا دەست دەکەینەوە بە ئەنجامدانی پشکنی تایبەت بە ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. دیارە تایبەت بە توشبانی ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئێمە لە هەردوو سەنتەری نەخۆشە گوازراوەکانی قەڵازێ و هەروەها ڕانیە لە ئێستادا نزیکەی 30 هاوڵاتی داخل کراون لە ژێر چاودێریدان. سەبارەت بە شوێن ئێمەگەر بەراوردی ئەو سەنتەرە بکەین بە ژمارەی دانیشتوانی سنووری ئیدارەی ڕاپەڕین لە ئاستم و پێداویستی ئێمە و هەروە سنوورەکەشدانە، بەڵام ئەوەی کردومانە بە هەوڵ و توانە و جوهدی بەڕێوەبەراتی بووە، ئەوەی لە تواناماندا هەبووە. لە ئێستاشدا بەشێک لەو گرفتانەی کە پێشووتر باسکران چارەسەر کراون.